دامەزراندنی دەرچوانی کۆلێجە تایبەتیەکان لە نەخۆشخانە حکوومیەکان کەمێکێک لە خاڵە هەرە گرنگەکان. خاڵی شەشەم دامەزراندنی دوو قۆناغی دەرچووی کۆلێژی پزیشکی ددانی دانەمەزراوە بەلایەنی کەمەوە، چکە ئاگاداری نەخۆشخانەکان بەشی دوو قۆناغ زیاتر فەراغیان هەیە و نەخۆشخانەیەکی دیکەی حکومی تایبەت بە پزیشکی ددان کراوەتەوە. لە وڵاتە بەڵێن جێبەجێ ناکرێ، ئێمە هەتاکو داواکارەکانمان جێبەجێ نەکرێ واز نەهێنین لەبەرەوەی ئێمە داوای مافی سەرەتایی خۆمان کردووە. ئێمە سێ تشتمان داوا کردووە. یەکەم دامەزراندنی سێ وەج بە خوێندکارە کە تەخەڕوجیان کردوتە ئێستا دانەمەزراون. دووەم کردنەوەی تاقیگە و لابە بۆ سێ مەرحەلەمان کە ئێمە چینە بەشەکانی کە بۆ تاقیگا، پاشانش دابینکردنی مەوادە بۆمان کەەوە ئەرکی سەرشانی زانکۆیە کە ماوەتمان بۆ دابینکەن، بۆچی ئێمە خۆمان ئەو مەوادانە بگرین کە نرخی زۆر بەرزە و لەسەر هەر کەسێکمان تەکلیفێکی زۆر ئەکەوێ. تا ڕادەیەکی زۆر پێویستمان بە پزیشکی دامەزراو هەیە کە سێوەج بەمانێشتە دانەمەزراون و نەخۆشیش زۆرە. ئێمە دوو هەفتەیە دەستمان کردووە بە خۆپیشاندان داوای مافی خۆمانەکەین، ئەوەیش داوامان کردو ڕوون و ئاشکرا. پێمان وایە حکومەت دەتوانێت هەموو ئەوانەی داوامان کردو جێبەجێ بکات. داوای دامەزرانی سێوەج بەمانەکەین، داوای مەواد دەکەین. بەزدی کۆلێژەکەمان لە حاڵێکە هیچ ناتوانین ئیشی تیا بکەیت و داوامی تیا بکرێت هیچ. داواکانمان جێبەجێ نەکرێن ناڕۆینەوە. ئەرکی سەرشانی حکومەتێکە بەدەمیانەوە بێکە زۆر پێویستە ئێمە ئەوەنەی کە بەداداچونمان بۆ کردووە سەر نەخۆشی دان گەشتووەتە ساڵی 2021 کە ئەمەش سەرچاوکە لەوەوە گرتووە کە دکتۆرێکی تەواو نییە بۆ ئەوەی ئەم نەخۆشانە بینێ بەڕێام بکە. خاڵی دووەمیان نەبوونی و کەمی زۆر کەمی هەسڵەن هەر نەبوونی مەواد لە کۆلێژی ئەسنانی زانکۆی سلێمانی و لەگەڵ نەبوونی مختبەراتە بۆ مەرحەلەی 1 و 2 و 3 دابینکردنی تاقیگە و تاقیگانی کە ئێمە هەمانە بەش ینی لەگەڵ پێویستیەکانمانە یەک ناگرێتەوە. تاقیگەکانمان زۆر بچووکن.